وەکو هەمووان نەزانین کە پەتای کۆرۆنا بەشێکی زۆر لە کار و چالاکیەکانی پەکخێز و هەروەها قەیرانێکی گەورەی دروست کرد بە تایبەتی ئەو کەسانەی کە خاوەن کارن یاخود بیرۆکەی داهێنەرانیان هەیە یاخود ئەو کەسانە کە بە تایبەتیش لە بواری هونەری و چالاکی هونەریەکان و ئەو شتانی کە ئینتەرتەینمەنتن زیاتر کارەکەن قەیرانێکی زۆر گەورەی دروست کرد لە ئەو فەزایەکی بەتاڵی دروست کرد لە ئێستادا زۆرێک لە ئەو کەسانی کە لەو بوارانەدا ئیشەکەن کار بۆ ئەوەکەن کە کەمێک لەو بۆشاییانە پڕ بکەنەوە بێگومان لە ئێستادا یەکێک لە وەرکشۆپەکان کە وەرکشۆپی دیزاینی ئەنیمەیشنە و وەرکشۆپێکی چڕ و پڕە ئەتوانین بڵین کە لە ماوەی داهاتوودا کات و شوێن و کاتەکانی هەریەکە لە بەشەکان یاخود هەریەکە لە گروپەکانی ئەو وەرکشۆپە دیاری دەکرێت و کەی دەست پێ دەکات و بە هاوبەشی کێیە و مامۆستاکانی کێن و هەروەها ئەم وەرکشۆپە زۆر لایە نەگرێتەوە بۆ نمونە نووسینی ئەنیمەیشن نووسینی سیناریۆ و هەروەها وەرکشۆپەکانی تایبەت بە ئەنیمەیشن کە تایبەتیشە بۆ سەردەمی قەیران کە بە پاڵپشتی زیاتر لە 20 داهێنەر کارەکەن و ئەوانەی کە بیرۆکەی تازەگەریان هەیە و کارەکەن بۆ کردنەوەی دەرگایەکی بازارگەری بە تایبەتیش و هەروەها کار لە زۆر لایەنی تریشاکەن وەکو کەمپی تەندروستی کە لە بەشەکانی زانست و هونەر و پیشەسازی و زۆر بواری تریشدا ئەگرێتەوە. وەرکشۆپەکانی ئەنیمەیشن و نووسینی سیناریۆ لە سەردەمی قەیراندا بە پاڵپشتی زیاتر لە 20 داهێنەر کارەکەن و ئەوانەی کە بیرۆکەی تازەگەریان گەشە پێداوە بۆ کردنەوەی دەرگایەکی بازارگەری بۆ ئاگاداری و هەروەها کەمپینی دروستکردنی یاخود تەندروستی گشتی لا بەشەکانی هونەر و لا پیشەسازی داهێنان لە عێراقدا کە پەتای کۆرۆنا و قەیرانی دارایی وڵاتەکە بە شێوەیەکی زۆر خراپ کاریگەری لەسەر سەرچاوەی داهاتەکەیان هەبووە. لە ماوەی ئەو 3 تا 4 مانگەدا کە ئەم پرۆژەیە بەردەوامە بێت لە کۆتای مانگی 8 تا مانگی 10 وەرکشۆپی ئەنیمەیشن و مانگی 11 وەرکشۆپی نووسینی سیناریۆ و هەروەها پرۆژە مەنهەج و داڕێژرا و سەرپەرشتی کراوە بە 2 ڕاهێنانی چڕ ڕادەگەیەنرێت یەکێک بۆ ئەنیمەیشن و یەکێک بۆ نووسینی سیناریۆ لە هۆبەکانی کارگەی کللتور کارگەی تووتنی کۆن و هەروەها وەرکشۆپەکان پێکهاتوون لە نمونەی سەرەتایی گونجاو کە بە تازەترین بەرنامە ڕێگەیان پێدراوە پێشخستن لە ڕێگەی بڵاوکراوە جیاوازەکانی ڕاگەیاندنەوە و هەروەها گشتی مەیدانی بۆ دەستگاکانی ڕاگەیاندن و پەیوەندی بەستن لەگەڵ کەسی پسپۆر و کەسایەتی لە ژوورەکانی کارگەی کللتور هەروەها خولەکانی ڕاهێنان و بنیادنانی توانا و خولی ئامۆژگاری.